بەڵام ئەوەی دقیق هەبێت داواکاری مامۆستایانی کە باسیەکەن موچەی بێ پاشەکەوت بێت من دڵنیانەکەم ساڵی کەش و 2 ساڵی کەش بۆ مۆزعەبێت حکومت ناتوانێت موچەی تەواوەتی بە واتە ئەمە ڕاستگۆیی لەگەڵ مامۆستایانە حەزەکەم ئەمە باش بزانین ماوەتەوە سەر هیممەت و بازوی خۆمان بۆ خزمەتی شاری خۆمان بۆ نەوەی دواڕۆژی ئەومان لەبەر دەم دووڕیانە نیان ئەوە تا ئەوە حکومت پارە نادا بەردەوام بین و مستەقبل فەوتی و ئەمە مێژوو ڕەحم بە کەس ناکە ویان ئەوە تا بەردەوام بین بۆی ماوەی کەمان ماوە هاوکارتان بین و چۆن ئەگونجێت پرۆسەی پەروەردە بخینە و سەرسکەی خۆی بەڵام هەوڵ بین بەو ڕوبع موچەی کادرێت یان بەو موچەی کادرێ بە مامۆستایان و بەو هاندانی کە هەوڵماندا بەردەوامێکی بینێت تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام بین ئەمەشیان دڵسۆزەیەکی ترە پێشمە ئەمەش مێژوو خۆی شتێکی تر تۆمارەکە بە ئیجابی لەسەر مامۆستا